بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە جیان چاوەڕێی دەکرد جەنگی نێوان ئۆکرانیا و رووسیا ڕوویدا و لە ئێستادا هێزەکانی رووسیا لە پێشڕەویدان بۆ داگیرکردنی کێفی پایتەختی ئۆکرانیا. لە ئێستاشدا ژمارەیەک وڵات کاردانەوەیان نواندووە و بە سەپاندنی سزا بەسەر رووسیا. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر کێشەی نێوان ئۆکرانیا و هەروەها رووسیا و کاریگەریەکانی ئەو جەنگە و ئایا سزاکانی وڵاتانی ناتۆ و وڵاتانی جیحوتیش چ کاریگەریەکی دەبێت لەسەر رووسیا. بۆ قسەکەن لەسەر ئەم پرسە میوەندەرێک لە بەڕێزان دکتۆر سوارە شاکەلی شارەزای کاروباری رووسیا لە سودۆی سەرەکی هەروەها لە هۆڵەنداشەوە دکتۆر جەبار قادر لێکۆڵەر و پسپۆری سیاسی. سوپاسی ئامادەبوونتان دەکەین کە دکتۆر سوارە بە خێربێنگ لە بەڕێستان و دەست پێ بکەین بەر لەوەی بچین سەر مەسەلەی جەنگەکە باز لە کێشەی نێوان رووسیا و ئۆکرانیا بکەین. بە دیاریکراوی رووسیا کێشەی چیە لەگەڵ ئۆکرانیا بۆ گەشتە حاڵەتی پێکدادانی سەربازی؟ سپاسم کاتتان باش. ئەوەی ڕاستی بێت کێشەی ئۆکرانیا و رووسیا خۆی لە بۆعدێکی مێژوویە بینێتەوە. ئەگەر ئێمە تەماشا بکەین بە تایبەت لە پاش دەسەڵاتگرتنە دەستی حکوومەتی کاتی ساڵی 1970 پێش بەرپابوونی شۆڕشی 7 ئۆکتۆبەر رووسیا هەموو ئەو هێزانی کە هەبوو گەڕابوونەوە بۆ پترۆگراد. لێرەوە شتێک دروست بوو کە بۆشایەکی ئەمنی دروست کرا لە بینی ئۆکرانیا ئەو بەرەکانی جەنگە بە تایبەتیش توای ئەوەی کە شۆڕشی 7 ئۆکتۆبەر کرا سوپای سوور بۆ گەمارۆدانی سوپای سپی لە ئەنگری قەیسەر ئەو ناوچەکانی بەرەکانی جەنگ بە تەواوەتی چۆڵ بوون. ئەمە لە خاڵی یەکەم بوو. خاڵی دووەم کارێکی کرد لە ڕووی مێژوویەوە ئەمە کە ئێستا دێنەوە سەر بابەتەکە بۆ ئەوی لەوێ و ئاشنایەتێکمان هەبێت دەربارەی ئەوەی چی ئەگوزەری ئێستا لە ناوچەکەیە. سوپای رووسیا ناچار بوو لینین بە تایبەت خۆی لە کۆنگرەی سێیەمی چینی کرێکاران نوێنەرانی کرێکاران لە ناوچەکەیە کۆمارێکی بچووک بۆ دۆنێتسک دابمەزرێنن. ئەو کاتە دۆنێتسک بەڵام کۆمارێکی ئۆتۆنۆمی سۆڤێتی بوو. بەڵام لە 1922 کە یەکێتی سۆڤێت دامەزرا ئۆکرانیا بەشێک بوو لە یەکێتی سۆڤێت بە دڵنیایی ئۆکرانیا دروست کرا. ئەو کاتە بە تەواوەتی دروست کرا بەڵام پێش لە دوای ساڵی 1970 گەریزندەی ئەم هێزانەك ئەم لەم ناوچەیە کە زۆرینەی ئەو بەشە رووسیا ئەگرێتەوە کە ئێستا ئەکەونە باشووری ڕۆژهەڵاتی ئۆکرانیاوە ئەم منتخەیە گرتەوە و ڕوبەری پێم وابێت نزیکەی 52,000 هەنێ جار زیاتریش کیلۆمەتری چوارگۆشە باسەکرێت ئەو ناوەی ئەگرتەوە. ئەمە وای کرد کە لە ناخی خەڵکی ئەم ناوچەیە بە ناوی هەرێمی دانێتسکە شتێک مابوو. پاشانیش دوای ئەوەی کە کێشەی سوپای سپی دوایین شەڕ کە لە نیوچە درگەی کریما کرا و کۆتایی پێهات ئەم ناوچانە بە هەموو پێوەرێک کە ئەکرا بخرانە سەر رووسیای سۆڤێتی نەخێرخرانە سەر کۆماری ئۆکرانیای سۆڤێتی. ئەمە وای کرد لەو ڕۆژەوە تا ئەمڕۆ چەند گۆڕانکاریەکی جیاواز هاتوون. هەڵبەتە بزانین کە یەکێتی سۆڤێت کاتێک دامەزرا هیچ کەسێک بیری لەوە نەئەکردەوە ئەم کۆمارە یەکێتی سۆڤێت ڕۆژێک لە ڕۆژان هەڵبۆشێتەوە. هەر بۆیە بە چەند قۆناغێک کۆمەڵێک ناوچەی رووسی خرانە سەر کۆماری ئۆکرانیای سۆڤێتی. ئەم بۆنە لە ساڵی 34 دیسانەوە لوگانس دانێتسک دابش کرا بەشێکی ناوەندرا ستالینی بەشێکیشی دانێتسک خۆی بوو. شاری خارکۆڤ ئەو کاتە کە پایتەخت بوو سەرەتا گواستیانەوە بۆ دانێتسک. ئەمە یەکێکە لەو بوعدانەی کە پاش هەرەسێنانی یەکێتی سۆڤێت رووسیا چەند چاوی لە نیوچە دورگەی کریم بوو کە تەنانەت کاتێک کە سەر بە ئۆکرانیاش بوو پارەی ئەدا بۆ ئەوی هێزی دەریایی کەشتیگەلی دەریایی خۆی تیا بێڵێتەوە لە هەمان کاتدا چاویشی لەسەر ئەم ناوچانە بووە. چونکە ئەگەر تەماشا بکەین کیڤسکی ڕووس کاتێک کە دەستی پێکردووە سەرەتای پێکێنانی حکوومەتی رووسی بڵێن وەکو ئیتنۆسی رووسی لە کیڤەوە دەستی پێکردووە لە چوار بنەماڵە و نەتەوە دەستیان پێکردووە دوای نەتەوەیکی گشتگیریان دروست کرد. رووسەکان لە ئێستا خۆیان بە باڵادەستترین نەتەوەی سلاڤیە زانن و لە هەمان کاتدا پێشیان وایە لەگەڵ ئۆکرانیایە یەک نەتەوەن تا هەنووکە لەگەڵ بلاروسیا لەگەڵ ئۆکرانیایە. بەڵام ئەوەی ئێستا رووسیا ئەوێ لە ئۆکرانیا کەوتۆتە ژێر تەوژمی ئەوروپاوە. ڕۆژ ئاواوە بەگشتێت ناکۆکەش لەوە سریالدا دوای ڕوخانیەکێتی سۆڤێت لە 1990 بڵێن ئۆکرانیا سەر بەخۆی خۆی ڕاگەیانەوە. بەڵێ لەو کاتۆ زیاتر ناکۆکی کە دەستی پێک یاخۆ لە 2014 دەستی پێکرد بڵێن ناکۆکیەکان تەشەنیان ئەسەن. بەڵام رووسیا ئەگەر ئێمە تەماشا بکەین تا ساڵی 2004 کە شۆڕشی پرتەقالەکان کران ئەو کاتەیش رووسیا
تەماشای ئۆکرانیا کرد وەک یەکێک لە یەکە ئیدارەکانی خۆیان ئەگەر تەماشای هەموو ئەو دۆکۆمنتانە بکەین هەموو بەڵگانە بکەین کە هەمان ئەو مافەی بە هاوڵاتیانی خۆیدا بە ئۆکرانیەکانی شێدا بەڵام پاش ئەوەی کە رووسیا ئۆکرانیا کەوتە ژێر تەوژمی ئەوروپاوە زیاتر بەرەو ئەوروپا هەنگاوی ئەویش کۆمەڵێک خاڵی گرنگ هەن کە تەسیری کرد سەر رووسەکان سەرباری ئەو ناکۆکێ زۆرانی کە لە مۆسکۆ هەن بەرەی ئۆپۆزیسیۆن هەیە بەڵام بۆ نمونە کەوتنە دژایەتیکردنی زمانی رووسی لە ئۆکرانیا بە تەبان ئەمەش دیارە بە هانی ڕۆژئاوا بوو کارێکیان کرد تەنانەت لە حکوومەتە پۆپولیستیەکانی ئۆکرانیا کارێکیان کرد تەنانەت ناوچەکانی باشووری ڕۆژئاوایان پشتگوێ خست بۆ نەمە ساڵی 2014 کاتێک 2015 کاتێک چوومە نیوچە دوورگەی کریم ینی وێرانەیەکیان جێهێشت بوو کە ئێستا رووسیا تا ئێستش خەریکی بنیاتنانەوەیەتی بە پێچەوانە و ناوچەکانی باکوور باشتر بوون و لە حکم لە ناو دەسەڵاتیشا بە هەمان شێوە ناوچەکانی باشووری ڕۆژئاوا پشتگوێ خرابوون زیاتر ئەمە وای کرد کە بە خاڵێکی تریش فاکتەرە ئابوورەکەش کە تەماشا بکەین هەموو ئەو بەڵێنانەی یەکێتی ئەوروپا بۆ وڵاتە جیابووەکانی ئەوروپای ڕۆژهەڵاتیشی دابوو هەموو ئەوانە ئەوەی ئەو گۆڕانکاریە گەورانە نەبوون کە پاش ڕوخانی سۆڤێت هاتنە ئاراوە ئەمە وای کرد رووسیا چاوی لەوە بێت کە هەر چۆنێک بێت ئەو بەشە رووسیانە بێنێتەوە بۆ خۆی بۆ لە ساڵی 1962 کاتێک کە خرۆشۆف نیوچە دوورگەی کریمی خستە سەر ئۆکرانیا گەڕاندیانەوە و لە ساڵی 2014 کاتێک کە ئۆکرانیا خۆی تووشی گێژاوی کێشەی ناکۆکی ناوخۆیی بوو ئەم وڵاتە ناچار بوو دان بە کۆمەڵە کشتا بنات لە ڕووی دیبلۆماسیەوە کە لەسەریان ماڵە بۆ نمونە کاتێک کە جوداخوازەکانی لوگانسک و داینێسک ئەم دوو منتخیان جیا کردەوە ئۆکرانیا بە فەرمی لە ڕێککەوتنامەی مینسکی یەکەمە دانی پیان ناون کە ئەمانە جیابوونەتەوە کاریان لەسەرەکە بۆی بیان گەڕێنێتەوە باشان لە قۆناغی دووەمە ئەگەر ئێمە ئەستانش دیسانەوە کۆمەڵک باسی لەبارەوە کرا بەڵام لە مینسکی دوو کە ئێستا رووسیاش لەسەری پێداگیری ئەکا کارێکیان کرد کە کار بکرێت بۆ پاراستنی ئەم ناوچانە بەتایبەت بۆ پارێزگاریکردن لە دانیێتسک و لوگانسک بەڵام ئێمە باس لەمە ئەەکەین بەڵام سوپای ئۆکرانیا تا ئێستا من خۆم لە 2014 تا 2010 دووجار چوومەتەوە ناوچانە نەیتوانیوە ڕەچاوی ئەوە بکات ئەمن و ئاسایش ئەم ناوچانە پارێزێت لەسەر هێزە هێزی بەکارهێناوە ئەگەر دەخێتریشم بێتێ ببوورە هێزی بەکارهێنا بۆ ئەوەی ئەم ناوچانە بگەڕێنێتەوە خاڵی گرنگ کە ئێمە وتمان رووسیا چی ئەوێت ئەمە گرنگە لێرە رووسیا دوای سینای دکتۆر دەگەڕێن وڵاتە رووسیا چی ئەوێت سوپاس دەکەم دکتۆر جەبار جەنابیشت بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونت بۆچی کێشەی نێوان بڵێن رووسیا و ئۆکرانیا گەشتەوەی کە هێرشی سەربازی ئەنجام بدرێت بۆچی دۆخەکە گەیشتە و ڕادەیە؟ بڵێ ئەم کاتتان باش سڵام بۆ دکتۆر سوارە لە ستۆدیۆ ئەوەی ڕاست بێ ئەگەر باسی مێژوو بوو ئەگەر باسی مێژوو بکەین زۆر درێژە دەکێشێت و کەوەکو دەڵێن مێژوو سندوقێکە گەنجینەیەکە هەر کەسێک بێوێ ئەو کەرەستانەی تێدا دەرەکا بۆ ئەوەی نازام ئەگەر دەنگەکە دەنگەکەت بۆ ئەگەرێتەوە دکتۆر چاکیەکەین بەڵێ ئێستا باش بوو بڵێ ئەگەر هەر کەسێک کەرەسەی دەتوانێت بۆ خۆی پەیدا بکاوینە لەبەرەوە مەسەلەی مێژوویەکە زۆر دوور و درێژە ئەم ناکۆکیی لە بینی ئۆکرانیا و زۆر کۆنتریشە لە شۆڕشی ئۆکتۆبەر ڕۆژاوای ئۆکرانیا بەشێک بوو لە ئیمپراتۆریەتی نەمسا و مەجەر ئەمە کەیتری بەشێ بوو لە رووسیای قەیسەری و لە سەردەمی سۆڤێتیشا لە سەردەمی شەڕی دووەمی جیهانیشدا ئەمانە کۆمەڵی زۆر کێشەی گەورە بوون لە دوای 91یش کە ئیترێکێتی سۆڤێت نەما لە ئارادا چەندین لێکۆڵینەوەی مێژووی ئەمانەیان کرد زۆرداری و ستەمەکانی سەردەمی سۆڤێتیان هەڵبەتە کە زیاتر بڵێن لەسەر ڕووس حساب بوو چکە ڕووس گەلی باڵا دەست بوو ئەوەی ڕاست بێ ئەم کێشەیە بەشێکی زۆری پەیوەندی بەو هەستی ناسیۆنالیزمە توندەوە هەیە کە لە ئۆکرانیا بەرامبەر بە ڕووسەکان هەیە بەڵام کێشەکە زۆر لەوە گەورەترە کێشەکە ئەوەیە کە رووسیا ئێستا گەیشتووەتە ئاستێک دەتوانێت داوای ئەوە بکە کە دەبێت دنیا وەکو زلهێزێک مامەڵەی لەگەڵدا بکە و ئەو مامەڵەیەی کە لە نەوەتەکان و لە 2000ەکانە لەگەڵ رووسیا کرا ئیدێ
بۆ رووسیا و پوتین مایەی قوبوڵکردن نییە و ئەمە ئەگەر سەرکەوێەوە لەوەش دەچێ هەڵبەتە سەرکەوێ و بە پێی هەموو لێکدانەوەکان ڕەنگ بێ هەموو کردەوە سەربازیەکان بۆ یەکی مانگی 3 کۆتایی پێوێ و بۆ چوونی من ئۆکرانیا ناچار دەبێ ملکەچی داخوازیەکانی رووسیا بێ و ڕنگ بێ لە کۆتاییشدا حکوومەتێک لە کیف بێتەکایەوە کە سەر بە ڕووسەکان بێ و ڕۆژاوا و ئەوروپاش تەنها لە باسی سزای ئابووری و ئەمانە زیاتر شتێکی ئەو تۆ ناتوان چکە ئۆکرانیا ئەندامی ناتۆ نییە بۆ ئەوەی بتوانن بەشداری لە شەڕەکان بکەن ئەو هەموو هێزەی کۆی دەکەنەوە لە دەوروبەری ئۆکرانیا بۆ ئەوەیە ئەگەر نەکەوە ڕووسەکان زیاتر بڕۆن هێڕژ بکەنە سەر ئەو دەوڵەتانی کە ئەندامی ناتۆن پێم وایە بەشێکی زۆری ئەم کێشەیە ڕۆژاوا دروستی کرد و ئۆکرانیەکانیش لەوە دەچێ باوەڕیان بە پەیمانەکانیان کردبێەوە ئۆکرانیا کۆمەڵێ کارتی بەدەستەوە بوو بەداخەوە لە دەستیدا لە ساڵی 1994دا پەیماننامەیەکیان بە نێوەندگێری ئەمریکا و بریتانیا و ئەمانە کرد کە هەرچی چەکی ئاتۆمی بوو تەسلیمی رووسیا کرا بە حکمی ئەوەی ئەمە دەوڵەتێکی تازەیە و چەکی ئاتۆمیش دەبێ بەرپرسیارەتێکی هەبێەوە لەبەر ئەوەی رووسیا میراتگەری یەکێتی سۆڤێت بوو هەمووی تەسلیمی سۆڤێت کرایەوە سێمین ئەو کاتە ئۆکرانیا بە سێمین دەوڵەتی ئاتۆمی دادەنرا لە دنیاە بەڵام ئەوەی لای ئۆکرانیا بوو ئەوەی لای کازاخستان و ئەمانە بوو هەمویان لێیان وەرگیرایەوە و درا بە رووسیا ئێستا رووسیا ئەو بیانوەیە کە بەدەستێوەتی ئەوەیە ژمارەیە زۆر خەڵک لە هەرێمەکانی دانێتسک و لۆگانسک طبعاً زۆر لەوە گەورەترە کە ئێستا لە ژێر دەستی ئەوانەی کە پێیان دەڵێن جوداخوازەکان و ئەو کۆمارەی کە ڕایان گەیانوە و رووسیا دانی پێیان داناوە دەیانەوێ ئەو ناوچەیە بە تەواوی بگرنەوە و هەرچی چکە لە وتارەکەی پوتینە دوو خاڵی سەرەکی باسی لێوە دەکرێتێکی ئەوەیە چەکداماڵینی سوپای ئۆکراینە و ئەوی تریان ئەوەی کە ناوی ناوە چۆن لە عێراق ڕیشە کێشکردنی بەعز بوو ڕیشە کێشکردنی نازیەکان و رووسیا دەڵێ کە ئەوان لیستی تەواویان بەدەستەوەیە هەموو ئەوانەی کە تاوانیان کردووە بەرامبەر ڕووس زمانەکان و بەرامبەر تەنانەت هاوڵاتی رووسیا ئێستش زۆربەی دانیشتوانی ئەو دوو هەرێمە هاوڵاتی رووسیان بە فەرمی هاوڵاتی رووسیان و پاسپۆرتی رووسیان لە گیرفاندایە لەبەرەوە وا کە پوتین گەیشتووەتە ئەو بڕیارە تازە وەکو دەڵێ گەڕانەوەی بۆ نییە و هێزەکان زۆر ناهاوسەنگن رووسیا 28 جار ئەوەندەی ئۆکرانیا بە پێی پانتایی جوگرافی و دانیشتوانی رووسیا زیاتر لە 3 جار زیاتر ئەوەندەی دانیشتوانی ئۆکرانیان سوپای رووسیا 5 جار ئەوەی سوپای ئۆکرانیایە و ئێستا ئەوەی ئەمڕۆ هەواڵەکان یعنی من لە تەلەڤیزیۆنە رووسیەکانەوە زیاتر گوێم لێبوو ئەوەیە کە بە هەرچی ژێرخانی سەربازی سەرەکی هەیە بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە هێزی ئاسمانیەوە هەیە ئەمانە هەیە هەموو وێران کراوە هەموو لە کار خراون لەبەرەوە چاوەڕوانی ئەوە ناکرێ ینی ماوەیەکی زۆر دوور درێژ ئۆکرانیەکان بتوانن بەرگە بگرن و ئەمەی کە ئەوروپاش باسێکە کە رووسیا لە سیستەمی دارایی جیهانی دەردەکەن و ئەمە دەکەنەوە ئێستا لە نێوان وڵاتانی ئەوروپایە یعنی قسە و باسێکی زۆر هەیە کاتێ باس لە سزاکانەکەن بۆ نمونە بەلجیکا ئەڵێ پێویست ناکە دیامانت بگرێتەوە و ئیتالیا دەڵێ پێویست ناکە شەمەنەفەر بگرێتەوە چکە ئێمە شەمەنەفەر بە رووسیا دەفرۆشین و ئەوەی کە خاڵێکی زۆر گرنگە کە لێرە داباسی کرێ ئەوەی بۆڕی دووەمی گازە کە رووسیا بە دەریای بەڵتیک هاێنایەتی بۆ ئەڵمانیا و ئەمانە ئێستا نرخی گاز
لە ئەوروپا زۆر بەرزە چاوەڕوانەکرێت کە زۆر بەرزتر بێەوە ئەمە هەموو هاوڵاتیەکی هەموو دانیشتوویەکی وڵاتانی ئەوروپا هەستی پێ دەکەن و دەبێت بەهۆی ناڕەزایی لەو سیاستانە لەبەرەوە پێم وایە ئەو جەنگەی کە پوتین دەستی پێ کردووە زۆربەی ئەو فاکتەرانەی لە پێش چاو گرتووە کە دەبێ حساباتی بۆ بکرێەوە بەڵام وەکووتم ئامانجە سەرەکیەکەی زۆر لە ئۆکرانیا گەورەترە ئامانجە سەرەکیەکەی ئەوەیە کە جارێکی تر دنیا یەک جەمسەر نابێت تەنها ئەمریکا بە یعنی خاوەنی بڕیاری کۆتایی نابێت لە هەموو دنیادا بەڵکو لایەنێکی دیش هەیە کە رووسایە و لایەنی سێمیش هەیە کە چینە ئەبێت دنیا جارێکی تر فرە جەمسەریەک و ئەم یەک جەمسەریە نزیکەی 30 ساڵی خایان و ئەم فرە جەمسەریەش کە لە ئێستەوە دەست پێ دەکا کۆمەڵی هەژانی زۆر لەگەڵ خۆیان دێنێەوە و دەتوانێت کێشەی زۆر گەورە دروستکە و جارێکی تر ئەم هێزانە لە ڕێگای لایەنی سێمەوە شەڕەکانی خۆیان دەکەن. دەگەڕێم وڵات دکتۆر سپاس دەکەم دکتۆر سوارە بگەڕێم وڵای بەڕێز سەبارەت بۆی کە بڵین ئێستا رووسیا چی لە ئۆکرانیا دەوێت وەکەوەی دکتۆر وتی هەر بڵین دوایەوەی کە داگیری دەکات ڕژێمێکی نوێ ینی بێنێتە سەرکار لە ئۆکرانیا چونکە پێشبینیەکانمان لە ماوەی هەفتەیەک دەدەستی بە سەدابی ڕژێمێکی نزیک لە خۆی دابنێ لە ئۆکرانیا خۆ چی دەوێت لە ئۆکرانیا گرنگی ئۆکرانیا بڵێن بۆ رووسیا چیە چ لە ڕووی ئابوووریەوە بێت چ لە ڕووی ئاسایشەوە بێت. سەرەتا سپاس بۆ مام و مامۆسای عەزیزم دکتۆر جەوار قادر سپاس دەکەم بڵێ لێرە خاڵێکی زۆر گرنگ هەیە کە پێویستەکە ئێمە ئاماژەی پێ بکەین ئەویش ئەوەیە رووسیا باشکرا چەند جارێک ئەگەر ئەو داواکاریانەی کە ئێمە بێنە سەر ئەو داواکاریانەی کە پێشکەشی ویلایەتە یەکگرتووەکانیشی کردو پێشکەشی چەند لایەنێکی کردو یەکێک لەو لایەنانە ویلایەتە یەکگرتووەکانن بەڵام من خوێندنەوەیکی ترم بۆ وتەکانی پوتین هەبوو کە پێش ئەوەی بیر لە هێرشکردن بکرێتەوە زۆر بە جوانی باسی لەوە کرد ئایا ئەوروپا و تەنانەت پەیمانی ئەتلەسی ئۆکرانیا ناچارەکەن یعنی ئێستا من ناچاریە کە ئۆکرانیا ناچارەکەن بێتە ئەندام لەوێنە باشە کاتێک کە ئۆکرانیا ئەبێتە ئەندام لە پەیمانی ناتۆیە بۆ منە چەند خاڵێکی گرنگ هەیە کە ماونەتەوە بۆ نە دەستوری لە دەستوری ئۆکرانیا مادەی 5 ئەڵێ رووسیا دژمنی ئێمەیە و کۆمەڵێک کێشە لە بین ئەم دوو وڵاتەیە ماونەتەوە کە کێشەی سەرەکین بەلای رووسیاوە بە تایبەت نیوچە دورگەی کریم هەروە ئایندەی ئەم دوو هەرێمە کە ئێستا تازە دانیان پێدانراوە لەلایەن رووسیاوە تاکلایەنانە لەم خاڵانەیە بۆ لە خاڵێکە ئەڵێ چی لە ناو دەستوری ئۆکرانیا ئەڵێ ئێمە هەرکەی بۆمان بگونجێ لە ڕێی بەکارهێنانی هێزەوە هێز بەکارهێنین بۆ گەڕانەوەی نیوچە دوورگەی کریم ئەمە یەکێک لە کێشارە گەورەکان چونکە ئەگەر ئێمە تەماشا بکەین لە پەیڕێوی ناوخۆی پەیمانی ناوتۆشە باس لەواکە کە ئەبێت بەرگری لە بەرژەوەندی ئەندامەکانیان بکەن کەواتە ئۆکرانیا نەبووە ئەندام لە ناتۆوایە رووسیا پێشی بارودۆخەکان کەوچکە خۆ ئەوان داواکاریەکان هەبوو ئۆکرانیاش ئەویست بۆ ئەو بڕوات تا ئەم چەند ڕۆژەی دوایش هەر بەردەوام بوون لەسەر ئەو ئێستاشە خۆ هەر ئەو پرسە کراوەتەوە چکە لە ساڵی 2016 ئەم پرسە بەڕووی جۆرجیاش و بەڕووی ئۆکرانیا کراونەتەوە کە ئەتوانن بدە ئەندام مەترسەکانی زۆر لەوە گەورەترن ینی پوتین زۆر بە جوانی باسی لەوە مەترسێکە چێکسە بۆ نەگەر ئۆکرانیا ببێتە ئەندامی ناتۆ بۆ رووسیا لە ڕووی ئاساییشەوە ینی لە ڕووی ئاساییشەوە چەکی زۆر و سیستەمی دژەموشەکی نزیک ئەوە یەکێکە لە خاڵە هەرە گەورەکان ئەوە یەکێکە لە خاڵە هەرە مەترسیەکان کە رووسیا نایەوێت لە بیرتان نەچێت ئێمە ئەگەر تەماشا بکەین دوو جار رووسیا فری دراوە رووسیا دوو جار لە ڕێی بەڵێنەوە فری دراوە بەوەی کە لە دوای ئەڵمانیای ڕۆژەڵاتەوە موشکی دوورهاوێژی ناتۆ تەنانەت ناتۆ خۆشی درێژە نەکێش بەرفراوان نەبێتەوە ساڵ لە دوای ساڵ گوشارەکان زیادەکەن و ئێمە بێەوە بزانین کە رووسیا خۆی بە میراتگری یەکێتی سۆڤێتە زانیە و ئەو کێشانەی کە لەسەر سنووری هەین زۆرن بەڵام بۆ رووسیا ئۆکرانیا زۆر مەبەستێتی لەبەرەوەی جیهانی رووسی پەیوەستە بە ئۆکرانیا و بۆچی گرینگە مەسەلەن ئەوەیە کە دەواازەیە کە بەڕووی ئەوروپاتە دەواازەیە کە بەسەر دەریای ڕەشدا بۆ بڵێن رووسیا گرنگەکەی لە ڕووی جوگرافی و هەڵکەوتەکەی لە ڕووی جوگرافیەوە ئەوەی کە پێویست بۆ رووسیا کردوێتی بۆ نیوچە دوورگەی کریمی گەڕاندوێتەوە سەر رووسیا و ئامادەش نییە لەسەری سازش بکە
رووسیا و نوچە دوورگەیکردیم خۆی بۆ خۆی بەشێکە لەسەر دەریای ڕەش بەڵام ئەو مێژوەیە کە رووسیا ئیشی لەسەرەکە چکە رووسیا چاوی لە ئێستا لە وڵاتەکانی ترە تەنانەت ئیشەکە لەسەر بڵغاریا ئیشەکە لە ناوچەکانی ترا ئیشەکات ئەوێت بڵێت من سەردەستەی نەتەوە سڵاویەکانم بانگەشەیەکەکە و لە ناوجەرگەی خۆیە ئێمە ئەگەر بێت تەماشا بکەین بۆ ساڵی لە شەستەکانە یەکێتی سۆڤێت کێشەی هەبووە لەگەڵ عێراقا لەگەڵ ئێرانە نەیهێشتوە موشکی دوورهاوێژی ڕۆژئاوا بێنە ئەم ناوچانە ئێستا دێتە سەر دوور ناوچەیە بڵێن بزەبەت ینی بۆ ئەگەر تەماشا و نووسینی ئەو سەردەمانە بکەی ئەو کاتە یەکێتی سۆڤێت کێشەی هەبووە بۆ نەو کتێبی کوردستانی عێراق لە نێو ئاگردا کۆمەڵێک کتێبی دیکە هەن کە باشە خۆ ئەیلێنی زیگنین بڵێن پۆڵەندا ئەوها ئەندامی ناتۆ نیە نەزانم لە تیڤە ئیسیوانیە ئەو وڵاتان هەر هاوسنوور نزیکن ینی لە رووسیاوایە بەڵام هاوسنووری ڕاستەوخۆنین لەگەڵ رووسایە هاوسنوور لەگەڵ بیلاڕووسیایە کە وڵاتێکی استراتیژی و هاوپەیمانێکی استراتیژی رووسایە خاڵی گرنگ رووسیا ئەویست ئەو بسەپێنێ بەسەر یەکێتی ئەوروپایە لە ڕووی دیبلۆماسیەوە گوشار بخاتە سەر ئەوروپا بە تایبەتیش ئەمریکا بەو مامەڵەی کە ئێستا لەگەڵ یاکرێ وەک جەنابی دکتۆریش ئاماژەی پێکرد ئەو مامەڵەی لە ئاستی پێگەی رووسیای نوێیان نییە رووسیای نوێ بەو حسارانەی کە ئێستا خراونەتە سەری بە پێچەوانەوە تا ڕادێک پیشی خۆش بێلەوانێ بۆ نە ساڵی 2014 لە ڕێگەی ئەو گوشارە ئابوووریانەوە کە خرانە سەری رووسیا توانی کۆمەڵێکی زۆر لەو کەڵخۆزانەی سەردەمی سۆڤێت لەو پیشەسازیە سەرەتایانی سەردەمی سۆڤێت کە لە ناوچە جیاوازەکانی رووسیا بوون بنیاتی نایەوە ئێستا هاوکاریکەرێکی زۆر گەورن بۆ ئابووری رووسیا پێویستی زیاتر پێویستی بەوەیە یەک لە ڕووی سیاسەتی نێودەوڵەتیەوە بڵێت نەک تەنها لە سووریایە بەڵکو لە رووسیا لە سنوورەکانیان پێویستەکە پرسی پێ بکرێت کە ئەمریکا بە تایبەتیش ئەمریکا زۆر پشتگوێ خست و رووسیا ئەمەی بە گوشارێک بەکارێنە من پێم وایە رووسیا پەلە هاوێت نەک تەنها بۆ لوگانسک و دانێتسک ڕاستە دانێتسک مەودایەکی بەرفراوانە نزیکەی 52,000 یان 54,000 شتێوە کیلۆمەتری چوارگۆشە ئەگرێتەوە بەڵام من پێم وایە وەکو هیلالێک شێوەی هیلالێک ئەگرێتەوە ئەو ناوچانەی کە رووسیا لە ئەگەری دڵنیانەبوونی لەوەی کە ئۆکرانیا ناچێتە ناو یەکێتی ئەوروپاوە رووسیا دەستیان پیاز بەسەر ئاگرێت کە دەست پێکەن لە چیرنۆگفسکیە ئۆبڵست پارێزگای چیرنۆگفسکی دەست پێکە هەتاوەکو ئەگاتە ڤینێتسکەیە ئۆبڵست لەم بە شێوەیەکی هیلالی ئاوایە ئەم ناوچانە زۆرینەیان ڕووسن و زۆرینەیان سۆزێکیان بۆ لای رووسیا هەیە ئەمانە رووسیا ئەیان باتەوە بۆ لای خۆی بۆ ئەوەی هیچ نەبێت کارتێکی گوشار بن کە دوور بڕۆن باس لەوە نەکرێت کە باس لە گەڕانەوەی نوچە دوورگەی کریم لە ناو گفتوگەکانە بە هیچ شێوەیەک نەکرێت. سوپاس دەکەم دکتۆر جەبار بگەڕێم و لای بەڕێزت سەبارەت بە هەڵوێستی وڵاتان ئێستا کە رووسیا هێرشی کردووە کەس تەداخل دەکە کە پێشتر ڕەشەی زۆریان لە رووسیا دەکرد ناتۆیە بڵێن هاوپەیمانی ناتۆ کە 30 وڵات لە خۆی گری بە سەرکردایەتی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا هیچ بۆ ئۆکرانیەکان دەکەن و یەکێتی ئەوروپایەوە بڵێن ئۆکرانیا ئێستا خۆی ئەندامی یەکێتی ئەوروپای هیچی بۆ دەکات کە ئەمڕۆ سەرۆکەکەی داوای هاوکاری لە یەکێتی ئەوروپا کردبوو؟ نەخێر ببوورە ئوکرانیا ئەندامی یەکێتی ئەوروپا نیە بەڵکو تەنها ڕێککەوتنێک هەبوو لە نێوان یەکێتی ئەوروپا و ئۆکرانیا کە وەکو تورکیا کە هەندێک وەکو دەڵێ هەندێ چاودێری ئەەکەن هەندێ دەرفەتی ئەدەنێ بەڵام بۆ ئەندامەتی نەخێر و بە نیزبەت ئەوروپاوە بەڕاستی کە تێگەیشتن ئەوەی کە ئۆکرانیا ببێ بە ئەندامی ناتۆ کێشەی گەورەیان بۆ دروستەکە چونکە رووسیا قەتەوە قبول ناکە بە تایبەتی لەم سەردەما ئەوان فرسەتیان وەرگن لە نەوەتەکانە کە رووسیا زۆر لاواز بوو و رووسیا کێشەی ناوخۆیی زۆر بوو تووشی شەڕات بوو لە قەفقاس و ئەوانە ئەو وڵاتانەی تر وەکو ڕۆمانیا و بولغاریا و کێوکێ و ئەمانیان هەموو کرد بە ئەندامی ناتۆ بەڵام ئۆکرانیەکان لە 1970ەوە داوای ئەوەیان کردووە کە ببن بە ئەندامی ناتۆ بەڵام ئەوروپا ڕێگەی پیان نەدا کە چی مەسەلەن وڵاتانی تر وەکو مەکەدۆنیای باکوور یان مۆنتێنێگرۆ یا ئەوەی کە چەرنەگۆر یا بە عەرەبی جەبەلە ئەسوەدی پێڵێن ئەمانە هەمویان وەرگیران بە ئەندامی ناتۆ بەڵام نەیان وێرە مەسەلەن لەم ڕۆژانەشە مەسەلەن ماکرۆن و شۆڵز هەردووکیان وتیان ئێمە
ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوەیان نەبووینە و نین کە ئۆکرانیا ببێ بە ئەندامێکی ناتۆ. رووسیا ئەڵێ کە ئۆکرانیا بکرێ بە ئەندامی ناتۆ واتای ئەوەیە وڵاتانی ناتۆ هێزەکانیان چکە یەکسەر هێزی سەربازی دەبرێتە یەکسەر لەوێ بنکەی سەربازی دادەنرێ بنکەی چەکی استراتیجی لەوێ دادەنرێ لەبەرەوە بە هیچ شێوە ڕێگە بەوە ناداوە دەڵێ ئامانجی ئەمریکا بە تایبەتی لەوەیە کە لەسەر سنوورەکانی ئێمە ناوچەیەکی ناسەقامگیر دروستکە. ئێستا داخوازیەکانی رووسیا تەنها ئەوە نییە کە ئۆکرانیا و بێڵەڕووسیا دەڵێ دەبێت لە ئێستەیە لەگەڵمدا ڕێک بکەون کە ئەمانە هیچ ڕۆژێک لە ڕۆژان ناکرێن بە ئەندامی ناتۆ. خۆ بێڵەڕووسیا هاوپەیمانێکی زۆر نزیکی رووسایە بەڵام بۆ داهاتوو دەیەوێت ڕێگە لەوە بگرێەوە ئەو داخوازیانەی پوتین دابووی بە ئەمریکا و بە ڕۆژئاوا بۆ ئەوەی گەرانتی بدەنێت دەربارەی ئاسایشی رووسیا وەکە ئەوان جوابیان داوەتەوە بەڵام جوابەکەی بەدڵ نییە دەڵێ هەر تەنها هەندێ وشەی هیچ گەرانتیەکی تێدا نییە بۆیە ئەو دەڵێ دەبێت ئێستا ئەمە بڕیاری لەسەر بدەین و ئەوان وەکو ڕێکەوتن نامەیەک مۆر بکرێ لەلایەن هەردوو لاوە کە هیچ ڕۆژێک لە ڕۆژان ئۆکرانیا و بێڵەڕووسیا نابن بە ئەندامی ناتۆ و نەک هەر ئەوە ئێستا ئۆکرانی دەکەن ناتوانن هیچ بکەن چونکو ئەوان بە گوێرەی پەیڕەوی ناوخۆی یا میساقی ناتۆ تەنها لە حاڵەتی یەکێ لە ئەندامەکانی ناتۆ بکەوێتە بەر هەڕەشەی وڵاتێکی تر وڵاتێکی سێم ئەو کاتە وڵاتانی ناتۆ دێن بەهانایەوە لە دەرەوەی ئەمە ناتوانن یارمەتی هیچ ئەوە بدەن و یارمەتیەکانیشیان دیارە ڕاستە چەکیان داوە لە 2014 تاوەکو ئێستا چەکێکی زۆر پێشکەشی ئۆکرانیا کراوە و ئەوەی ڕاهێنان بە سەربازەکانیان کراوە لەلایەن بڵێن ڕایۆژکارانی ئەمریکی و بریتانی و ئەمانەی ڕۆژئاواوە بەڵام بەوەی کە بەشدار بن ڕاستەوخۆ لە شەڕە شتێکی وا لە ئارادا نییە و لە یەکەم ڕۆژیشەوە بایدنی شوتوێتی جۆنسنی شوتوێتی ماکرۆنی شوتویانە کە ئێمە یەک سەرباز نانێرین بۆ ئۆکرانیا بەڵکو دەینێرن بۆ دەوروبەری بۆ لاتڤیا ئیستۆنیا لیتوانیا بۆ ڕۆمانیا بۆ هەنگاریا بۆ پۆلۆنیا بۆ ئەمانە دەینێرن چونکە لەوێ بنکەی سەربازی ناتۆ هەیە و چەکی استراتیجی لە هەندێک لە وڵاتانەیە هەیە لەبەرەوە دەبێت بۆ پاراستنی ئەوانە لەوێ ئامادەییان هەبێ و رووسیا تێبگا کە سنوورەکەی هەتا کوێیە ئەگەر لەوە دەرباز بێ ئەوە ئیمکانیەتی ئەوەی هەیە کە لە ڕۆژئاوا کاکە حەکیم وابزانم بڵێ لە ڕۆژئاوا بڕیاردان لەسەر شەڕ بەو شێوە ئاسانە نابێ ئێمە لە ڕۆژهەڵات خەڵکانی وەکو سەدام و خومەینی و ئەسەد و نازانم کێ من لە بیرمە شەو خەڵک هەڵسا خەوتە بوو بەیانی هەڵسا ڕادیۆی بەغدا دەیوت دەزانن سەربازەکانتان لەکوێیە بە شەو کابرا خەراری دابوو دوای ئەوە بە 10 ساڵ ئەمجا سەربازەکان ئەزانن لەکوێ ئەمجا لە کوێتە لە ڕۆژئاواک هیچ سەرکردەیەک و هیچ پەرلەمانێک و هیچ حکوومەتێک ناتوانێت بەو شێوەیە بڕیاری شەڕ بدا بەتایبەتیوەکوی ئێستەیش دوای 77 ساڵ لە شەڕی دووەمی جیهانی هەموو ئەوروپیە کە باسی شەڕەکە ڕی دووەمی جیهانیەکە کاولکاریەکانی لەبەرەوە مەسەلەی شەڕ لەسەر ئۆکرانیا کە رووسیا لە ئارادان. سوپاس دەکەم دکتۆر کاک دکتۆر سوارە بگەرم وڵای بەڕێز سەبارەت بە وتت کە ئەو وڵاتانەی کە سزای رووسیا دەدەین سەر ڕەنگە سزا کە ئابووری بێ کاریگەری نابێ خۆکو رووسیاش کارتی هەیە بەرامبەر وڵاتانی ئەوروپای غازەکەی خودێسە ئەو بۆ ڕێغازەی کە دکتۆر باسی کرد کە لەژێر دەریاوە نێردراوە تا ئێستا وزەم نەکراوەتەوە باز لە ڕاگررتنیە و بۆ ڕێغازش دەکرێت. بڵێ ئەگەر ئێمە ڕاستی تەماشای بارودۆخەکە بکەین
بۆری پاتۆکی دوو پێم وان نییە کارەکانی تا سەر بڕوە پێم وایە ڕابگیرێ دە ئێستاە کارەکانی بەڵام هێشتاش لێمە لە بیرمان نەچێت رووسیا 135 پێداویستی گازی سروشتی دابی نەکات بۆ ئەوروپا بەتایبەت بۆ ئەڵمانیا و پاشانیش کۆمەڵی بۆ بەشێک لە وڵاتانی دیکەی ئەوروپا لێرەیە ئەبێ ئێمەوە بزانین کە ئەلتەرناتیڤی ئەم سەرچاوە سەرەکی وزە نییە باسانی ڕاستە ئەو لە ماوەیە کە ڕاوێژکاری ئەڵمانیا وتی لە دوای ساڵی 2045ەوە ئێمە هەوڵەدەین سەرچاوەی دیکە بەکاربێنین بەڵام لە ئێستا ئەم ئەلتەرناتیڤە هێندە ئاسان بۆ غازی ڕووسی هێشتا ئەوتانێ ئەگەر ئێمە تەماشا بکەین کۆمەڵک جم و جۆڵ لە ئاسیایە هەیە تەنانەت لە ناوچەکەی خۆشمانە هەیە بۆ ئەوە کارەکرێت کە ئەم سەرچاوانە کۆ بکرێتەوە بە شێوەیەک لە شێوەکان بگاتە ئەوروپا ئایا ئەمە بۆ ئەمە پێم وایە ئەمە پێویستی بە بابەتێکی دوور و درێژە کە ئێمە لێرە ناتوانین باسی لێوە بکەین بەڵام خاڵی گرنگ ئابووری ئێستا کارگیری خراپی نابێت لەسەر ئابووری رووسی ئێستا رووسیا خۆی پشت بەچی دەبەستێ بۆ داهاتەکەی لە ناو خۆی وڵاتی کەسا هەم سزای بانکی هەیە کۆمەڵێک بڵێ میلیاردێر و بازرگان و ئەوانە وڵاتان سزا دراون رووسیا بە پێچەوانەوە ئەوروپا یەکێک لە وەک ئەرزم کردن پێشتری پێم وتن ساڵی 2014 کاتێک ئەم حسارە ئابووریانە خلیانە سەر رووسیا کارێکی کرد رووسیا ناچار بێت سەر لەنوێ بیر لە بنیادنانەوەی ژێرخانی ئابووری نیشتیمانی خۆی بکاتەوە ئەم خاڵا و کارێکی کرد تەنانەت رووسیا توانی کار بکات لەسەرمە بەڵێ بە پێچەوانەوە چۆن کاریگەری نییە بەڵام ئێمە نابێ ئەوشمان لەبیر چێت سینی شێکێکە لە زلهێزەکانی ناوچەکە و توانای پڕکردنەوەی زۆرێک لەو پێداویستیانەی هەیە کە لەوانەیە بۆ وەک جەنابی کاک دکتۆر باسی کرد هێڵی شەمانەفەر و کۆمەڵێک شتە بازم دوێنێت 42 کەسایەتی و هین بوو ڕێکخراو بخرابوونە ناو لیستە ڕەشەکە و دوایش زیادی کرد 360 ئەندامی ئەنجومەنی دووما خراوەتە لیستی ڕەشەوە بە ئەوروپا بەڵام لە کۆی گشتیە کە کاتێک باس لە ئەنجام بکەین وڵاتی چین ئەتوانێت ئەلتەرناتیڤێکی باش بێت بۆ رووسیا هاوسنووریشە لەگەڵ رووسیا هاوسنووریشە ڕاستە هەندێک جیاوازیان هەیە و هەڵبژاردننی ئەم وەختە بۆ لەم وەختەیە وروژاندنی پرسی ئۆکرانیا پێم وایە بە قازانجی ئەوروپاش و ئەمریکاش نەبوو چونکە دواتر ناوبڕێکەمێت بزانین بۆچی بە قازانجیەوان نەبوو بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵ تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقیب بکەینەوە بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقیب بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و لێدەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک دکتۆر سوارە پێش ناوبڕەکە ویست وتت ئەم بڵێنگەر فشاری ئابووری شەبێ بە قازانجی ئەنی ئەمریکا و ئەوروپاوانەش نییە لەبەرچی بۆ نمونە یاخود من پێم وایە نەک من پێم وایە بۆکو کۆمەڵێک لە
لەو پەیمانگانەی کە توێژینەوەکەن لەسەر پەیوەندەکانی رووسیا و ئەمریکا بۆ نەپەیوەندی پەیمانگای وڵاتانی ئێسنگی وڵاتانی پێشووی یەکێتی سۆڤێت ئەندام لە یەکێتی سۆڤێتە بۆ پەیمانگای لێکۆڵنەوەی استراتیژی لە واشنگتۆن دیسانەوە هۆشاریان لەمەدا چونکە رووسیا ئۆکرانیا بەلایەوە زۆر بە نرخ بوو و نرخی ئۆکرانیا یەکێک لە باجە هەرەسەرێکەکان ئەوە بوو کە زیاتر نزیکردنەوەی سین بوو لەگەڵ رووسایە بەلای ئۆکرانیاوە بەلای ئەمریکاوە رووسیا دوژمنی دەرەجەیەک نییە دەرەجەیەکە سینە بە پێچەوانەوە رووسیا بازارێکی بوو بە بازارێکی گەورە ئەوەی ساڵانێک کە رووسیا لە ڕووی ئابوووریەوە ڕێگر بوو بۆ ئەوەی ئەوروپا دەست نەخاتە ناو کاروباری رووسیاوە لە ڕووی ئابوووریەوە ئێستا دەرگاکانی واڵا کراوە بەڕووی چینە ئەمە بۆیە من پێم وایە لەم کاتەیە کە ئێستا ئەمریکا خۆی دووچاری کۆمەڵی قەیرانی ناوخۆییە وروژاندنی ئەم پرسی ئۆکرانیا خۆی بۆ خۆی لە ئێستاە ڕاستە دوورخستنەوەی دەرهاویشتەی کۆمەڵێک لەو گرفتە سیاسیە کۆمەڵایەتیانن کە ئەمریکا خۆی گیرۆدایانە ویستی بیان گوێزێتەوە بۆ ئەوروپا بەڵام نرخەکەی زۆر گرانتر بوو چکە رووسیا و وڵاتی چین خۆیان کۆمەڵی کێشەی زۆر گەورە لە بینیانە هەیە کێشەی سنووریان هەیە کێشەیان هەیە لە ڕووی تەنانەت استراتیژیەوە ناکۆکیەکان لە ساڵ 50کانی سەدەی ڕابردووشەوە لەو کاتێک کە رووسیا وەک بڵێن وڵاتی سەرەکی یەکێتی سۆڤێت وەک ناوەندی دەسەڵاتی یەکێتی سۆڤێت کە هاوکاری سینیشی کردو ئەو کاتی شەردیسانەوە کێشەکان هەر بەردەوامیان هەیە تا ئەمڕۆ بەڵام ئەم قەیرانەی ئەمڕۆی ئۆکرانیا کە زیاد لە حەجمی خۆی گەورە کرایەوە بۆ ئەوەی پەل بەهاوێ بۆ کۆمەڵێک لایەنی دیکە لەوانە ئەوروپا تێکەڵ بە پرسی ئۆکرانیا بکرێت یەکێک بوو لە هەڵە استراتیژیەکانی ئەمریکا نەک بەڕای من بەڕای کۆمەڵێکی زۆر لە شارەزایانی سیاسی چی لە رووسیا چی لە ئەمریکا و خاڵێکی زۆر گرنگ کە پێویستەکە بوترێت لە قەیرانی ئۆکرانیا بۆ یەکەم جار خەڵک لە ئەمریکا دێتە سەر جادە بۆ پشتگیریکردن لەوەی کە پێویست ناکە ئەمریکا لەوە زیاتر قەیرانی ئۆکرانیا بوو بەس خۆ لە ناو رووسیا شەر خۆپیشاندان هەبوو دژی پۆتین خۆپیشاندان هەبوو لاندێک ناوچەوەیە هەبوو لاندێک ناوچە ئۆپۆزیسیۆن هەبوون بەڵام ئێمە لە بیرشمان نەچێت هەر چوار فراکسیۆنە سەرەکیەکەی پێکهێنەری ئەنجومەنی دوومای رووسیای پەرلەمانمە بەس بەڵێ ئەنجومەنی ئەم چوار فراکسیۆنە پێکەوە سەرۆکی رووسیایان ناچار کرد کە هاوکاری پێشکەش بە لوگانسک و دانێسک بکات هاوکاری بە بەڕەگەز رووسەکانی ئۆکرانیا بکات کە ئەمە یەکێک لەو خاڵانە کە رووسیا ئەم خاڵە ئەمەش بۆ واگەڕێتەوە کە بۆعدەکەی لەوە واگەڕێتەوە بەڕاستی ئۆکرانیا و سیاسیە پۆپولیستەکانی ئۆکرانیا کارێکیان نەکرد کە ڕێگەی ئەوە خۆش بکەن کە هەستی رووسەکان بەلای خۆیان ڕانەکێشن بە پێچەوانەوە لەم خاڵەیە کە زۆرینەی تەنانەت مۆسکۆ کە ناوەندی دژایەتیکردنی پوتینە زۆرینەیان لایەنگری پوتینن بۆ ڕێکخستنەوەی ئەو ناهاوسەنگەی لە ناوچەکەی هەیە. سپاس دەکەم دکتۆر بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە جەنگەکە کە پێشتر خەڵک دایان و جەنگێکی گەورە ڕوو دەدات ینی بەڕێز پێشبینیەوە ناکەیت ینی هەر لەسەر تاژوتت ڕەنگە لە ماوەی هەفتەیەکدا بڵێن کۆنتترۆل بکرێت کەوتە ژێرخانی سەربازی ئێستای ئۆکرانیا لە ناوبراوە ڕژێمێکدا بمەزرێت ئەو جەنگی کە دایانگو لە نێوان ناتۆ و ئەمریکا و رووسیا و ئەوانە دوورە؟ ناخێر من لە ئەوڵیشەوە هەر لەگەڵ ئەو بۆچوونەیان نەبوومە باسی ئەوەی کە جەنگی سێم دەبێت و چی نەختێ گەورەکردنی شتەکە بوو بەڵام ئەوەی ڕاست بێ لە ڕۆژئاوا وێنەیەکی پوتین دروست کراوە کە لە لای ڕووسەکان بۆ خۆی وان نییە ڕووسەکان سەیری پوتین بە شێوەیەکی ترەکەن سەیرەکەن پوتین ئەو کەسەیە کە شکۆی بۆ وڵاتەکان گەڕانوەتەوە کە دنیای ناچار کردووە بە تایبەتی وڵاتانی ڕۆژاوای ناچار کردووە جارێکی تر حسێبی بۆ بکەن نەکەوەی لە نەوەتەکانە چۆن سەیریان دەکرد بەڵام پوتین تەبان کەسێکی دەسەڵات خوازە کەسێکی تۆتەلیتارە کەسێکە دەرفەت بە خەڵکی بڵێن ئۆپۆزیسیۆن و شتیوان نادا و هەموو ئەو شانۆیەی کە دروست کراگوایە پەرلەمان داوای لێ کردو شتیوە هەمووی لە وڵاتانەیە لەو سیستێمانەیە ئەو شانۆیانە زۆر بە ئاسانی دروستەکرێن کە پەرلەمان هاان بدرێت وڵا ئەوان داوایان لە پوتین کردووە چی ئەوانە ئەمە کۆمەڵێ سینناریۆیە هەر لە ینی ماوەیەکە تەنانەت ئەو وتارەی کە ئەم بەیانیە پێشکەشی کردو دەڵێن ڕۆژی دووشەممە تەزجیل کراوە یعنی شتێکی بڵێن کۆنترە لەبەرەوە
هەموو کەسێکە دەزانێ بەڵام ئەمە تایبەتمەندیەکە رووسیا بۆ خۆی ئەوروپا ئەم دیموکراسیەی لە ئەوروپا هەیە رووسیا لە هیچ سەردەمێکی مێژوویدا سیستێمێکی وای نەبووە نە لە سەردەمی سارەکانە قەیسەرەکانە نە لە سەردەمی سۆڤێتیە کە بەڕەسمی باسی دیکتاتۆریەتی پرۆلیتاریا دەکراوەنە لە سەردەمی دوای سۆڤێتیشە سیستێمێکی دیموکراسی لەو بەڵێ سەبارەت بەوەی کە ئێستا بڵێن ئەگەر بەرەزوتر لەمە دووە رووسیا دەیەوێت بە وەکو بڵێن زرهێزێک مامەڵەی لەگەڵا بکرێ ئەوەی بۆ دەچێتەوە سەر ئەو سنوورەی کە پێشتر هەیە بوو سەردەمی یەکێتی سۆڤێت ئەو نازان 15 کۆمارە ئێستا چەند لەو ناوچانەی لەدەستدا ینی بڵێن دەتوانێت ئەوە بکاتەوە؟ نەخێر ئەو مەبەستی ئەوە نییە مەبەستی ئەوە نییە ئەو وڵاتانە داگیر بکاتەوە بەڵام مەبەستی ئەوەیە ئەوەی پێی دەڵێن سفێری هێژیمۆنیا یان ناوچەی نفوز کە دان پێدا بنرێ ئەم ناوچانە ناوچەی نفوزی ئەون بۆ نمونە وەختی خۆی گورجستان عینەن ویستی ببێ بە ئەندامی ناتۆ ئەوە بوو دوو کۆماری لەوەیە خود کردەوە بە ناوی ئەبخازیا و ئۆسیتیا و دانی پێدانان وەکو ئەمەی لۆگانسک و دانێتس و دوای ئەوە شەڕێکی کرد کە سەرۆکەکەی ناچار کرد ڕابکە بۆ ئەم ئۆکراینای ئێستا لەبەر ئەوە و مەسەلە لە کازاخستان پێش ماوەیەک خۆپیشاندان و چی و ئەوانە لە دژی حکوومەتێک سەر حکوومەتەکە داوای یارمەتی لە رووسیا کرد و ئەم هێزی تایبەتی ناردۆ ئەوێ لە ماوەیەکی زۆر کەماتوانیان ئەو خۆپیشاندان پشتانە کۆتایی پێبێنن واتە ئەو ناوچانە کەچی لە سەردەمی قەیسەرەکانە چی لە سەردەمی سۆڤێتیا بەشێک بوونە لە ئیمپراتۆریەتی رووسی و ئیمپراتۆریەتی سۆڤێتی ئێستا پوتین دەیەوێ وڵاتانی ڕۆژئاوا دەتوانن هەندێک پرۆژەی ئابووریان هەبێسییان هەبێ بەڵام دەست باڵا یان سەربازراتی ئەمانەیان نابێت لەوێدا هەبێ من پێ وەکو وتم ئەم هەژانە ئێستا پێکا بۆ دروستکردنی دنیایەکی چەند ئەمە وەکو بۆ مەلەرزەوە ئەم بە دوایدا دەیان تر دێ هەتاوە دەقەک دێ و ئادەوە ئەم هەژانەیە بزان لە چی وڵاتانێک ئاژاوە دروستە بێ پشتێکە ئەو لایەن پشتگیرێک یەکێ لەو باسی لێ کرد ئایا ئەم کێشەیە فریشتەکانی بەڕڵاتی ناواز بڵێن ڕۆژئاوای کورد دەکەوێ یان ناکەوێ ئەگەر دەکەوێت باشە دکتۆر بەڵێ مەوەستەوێ لێکەوتەی ینی چی دەبێ ئێستا ئەو دوای ئوکرانیا کە ینی لێکەوتەکە چی دەبێت مەوەستەوەی لەسەر عێراق و سووریا و هەرێمیش دەبێت ئەگەر لێکەوتەکە چی بڵێن چی دەبێت بەڵێ مەبەستەکە ئەوەیە کە ئەم سیستێمە دوو جەمسەرە دروستە بێ یعنی ململانێ دروستە بێ یعنی ململانەیەکی زۆر تونتر لە جاران دروستە بێ و ئەم ململانەیە بۆ نمونە لە سووریا هەم رووسیا ئامادەیە و هەم ئەمریکا ئامادەیە بۆیە ینی توانای ئەوە هەیە ببێ بە ناوەندێک یا ببێ بە گۆڕەپانێکی ململانەی زۆر گەرم لە بینی ئەم دوولایەنەیە لە باشووری کوردستان کۆمپانیای ڕووسنەفتەیە کە زۆر گرێدراوی دەوڵەتە ئەگەر سزا ئابوووریەکان بیکرێتەوە مثلەن هەڵوێستی تورکیا و عێراق هەڵوێستی رووسیا لە بەرامبەر ئەمانە دەتوانن بەشێک کێشانەی کە دەتوانین بێنە کارەوە هەڵبەتە لە جێگای لیبیا ململانەیە کە پوتین لە وتارەکەیدا ناوی ئەو وڵاتان تایبەتی تێنیە وەکو لیبیا و سووریا و عێراق و ئەمانە هەرچەندە ئەو قسەکانی لەبارەی عێراقەوە جێگای متمانە نییە چکە هەموو کەسێک دەزانێت ڕاستە لە 91 عێراق چەکی کیمیایی نەما بوو بەڵام پوتین زۆر باشە زانێت لە 1970 لە 1970
عێراق چەکی کیمیاوی لە دژی کورد بەکارێناوە هەموو دنیا ئاگایان لەوەیە بەڵامی ترەوەیە سیاست ئەو بۆ خۆی داوا دەکات سیاستێک کە ئەخلاقی لەگەڵا بێەوە ئەوەی سیاسەتی ڕۆژئاوا بە ئیمپراتۆریەتی درۆ ناو دەبە دا وتارەکەیە بەڵام ئەوش بۆ خۆی کۆمەڵێ درۆی کرد کە لە ڕاستیەکانەوە دوور بوو و ویستی پاکانە بکا بۆ ئەو وەکو دەڵێ ستەمەی کە لەوان کراوە لە نەوەتەکانەوە چەندێ وعدیان پێدراوە کە ناتۆ فراوانتر ناکرێ بەڵام درۆیان لەگەڵاکردن زۆر جار قسەیان کردووە وعدیان داوە بە قسەی گشتی بەڵام نەهاتوونەتە سەرین چەندین ڕێککەوتن نامەیان مۆر کردووە تەنانەت دەربارەی وەکو کاک دکتۆر سوارەش باسی کرد مینسکی 1 و مینسکی 2 بۆ چارەسەرکردنی کێشەکانی لۆگانسک و دانێتسک و ئەمانە بەڵام هیچیان جێبەجێ نەکراوە لەبەرەوە بڵێ چاوەڕوانی پریشکی دەکرێەوە دەبێ ینی بەرپرسانی جیهانی سێەم ئەزمونونەکانی سەردەمی شەڕی ساردیان لەبیر بێەوە هیچ کەسێکیان خۆیان نەکەن وەکو دەڵێ بە قۆچی قوربانی ئەو مەلملانێ و قۆچانەی کە لە نێوان ڕۆژئاوا و لە نێوان رووسیا بە تایبەتی لە نێوان ئەمریکا و رووسیا چونکە من پێم وایە ئەوروپای ڕۆژئاوایش لە ئەزمموی لە سەردەمی ترامپەوە جۆرێک هەوڵەدا سیاسەتێکی هەندێک جیاواز لەوەی ئەمریکا پەیڕەو بکە و سیاسەتێکی سربەخۆی هەبێت تەنانەت ماکرۆن زۆر باس لەوە دەکات کە دەبێت سوپایەکی تایبەت بە یەکێتی ئەوروپا دروست بکرێت و یەکێتی ئەوروپا استراتیژیای خۆی هەبێت نەک ببێ بە پاشکۆیەک بۆ سیاسەتەکانی ئەمریکا یان سیاسەتێکی تر بۆ نمونە بەرژەوەندەکانی ئەڵمانیا لەگەڵ رووسیا زۆر جیاوازە لە بەرژەوەندەکانی بریتانیا لەگەڵ رووسایە هەر زۆر دوورترە لەوەی کە لەگەڵ ئەمریکا هەیە بۆیە ئەمانە ئەم ملەتانەوە طبعاً بەرپرسەکانیان کە نوێنەری ڕاستەقینەی ملەتەکانیان چکە لە ڕێگای هەڵبژاردنێکی دیموکراسی و ئەمانە ناچارن بەرژەوە داخوازیەکانی خەڵکەکەیان لە پێشچاو. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر سوارە کاتمان زۆر کەمەوە بەس سەبارەت بە کەسایەتی پۆتین بەڕێز 15 ساڵ لە رووسیا بوویت وەکو پاڵەوانێک سیر دەکرێت لە رووسیا وەکو دیکتاتۆرێک سیر دەکرێت وەسبا ئەو گاڵتەکردنشکە هەیە بوو بە سەرۆکی وڵاتان لەو ماوەیە واتە ئەو بڕیاری جەنگ و لەگەڵ بڵێن لەگەڵ ئۆکرانیا. بڵێ وڵا جنابی دکتۆر قسەی زۆر جوانیگەی سەرەتا کە باسی لەوە کرد مێژوو وەکو سندوقێک وایە هەر کەسە و دەتوانێت لە هەندلایەکەوە تەماشای بکە و بە بەرژەوەندی خۆی کۆمەڵێک بابەتی لێ دەربێنێ جا ژیان نامەی پوتین خۆی بۆ خۆی کە لە ژیاننامە هەر ئاڵۆزەکان بەڵام کاتێک کە ئێمە گەیندانشین هەڵسەنگاندن بۆ کەسایەتی پوتینەکەین من تەنها لە ماوەی 13 ساڵە لە ماوەی نەک 13 ساڵە لە 10 ساڵی یەکەمی ژیانمان لە رووسیا من ئەمزانی رووسیا چەند گۆڕانکاری بەسەرا هاتووە پوتین ئەوەی کردووە لە رووسایە هەموو رووسەکان سەرباری ئەو ڕخنانەی کە هەیەە بەڵێ پیاوێکی دیکتاتۆرە بەو دیکتاتۆرەی کە بەو مانا دیکتاتۆرەی کە ئەوروپا هەیەی نەک بەو مانا دیکتاتۆرەی کە لە رووسایە پێ ئەوترێ دیکتاتۆر پوتین کەسێکە کەسایەتێک بۆ نمونە چی کردو بۆ رووسەکان پوتین توانی وڵاتێک بنیاد ناتەوە کە وێرانە بوو بە شەرتێک ئەم وڵاتە ئەگەر ئێمە تەماشا بکەین لەم سەرەوە بۆ ئەو سەر تقریباً ئەگەر بە سەعاتی ڕۆژیش بێ زیاتر لە 10 سەعاتی فەرقە ئەنی ئەگەر دەی ڕۆژ بێ لێرە لەوێشەوە ئەم وڵاتە گەورە گشتگیرەی کە لە لێواری هەڵۆشانەوەیە بوو لێواری ئەوە بوو چۆن ئێستا ئۆکرانیا ئەیانویستێکێتی ئەوروپا ئۆکرانیا بەرن ئەم وڵاتانە هەمویان یەک بێک بە تەمابوون یەک بێک پارچە پارچە بکرێت رووسیا چاوەڕێکرا رووسیا بێتە وڵاتێکی بچووک بە پێچاوانەوە پوتین توانی ئەم وڵاتە یەک بخاتەوە بەسەر جەنگەکانی باشوورا سەرکەوێ سەر لە نێو وڵاتێک بنیات ناتەوە کە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ژێرخانی ئابووری کەڵێم ئابووری لە ڕووی سەربازیەوە تەنانەت ئەوە تا ئێستا رووسیا ئەمە یەکێکە لە معجزە گەورەکانی پوتین کە توانی وڵاتێکی وا وێران کە هەرچەند باسی بکەی کەس نازانێت ئەوەی لە ساڵانی نەوەتەکانە لە وڵاتەیە گوزەراوە و ئەوەی ئێستا هەیە لە رووسایە شتێکی زۆر جیاوازن معجزەیەکە کەم کەسایەتی خوڵقانوێتی جا قەزدم ئەوە بوو بۆ ئەوی بڵێن بڵێ بەشێکی زۆرینە خەڵک باس لەوە کاکە ئەو شێوازن مامەڵەکەنی لەگەڵ سەرۆکی وڵاتان بۆ چییە ئەو گاڵتە پێکردنی سەر لەگەڵ ماکرۆن هەی بوو بەجێژ لە کۆنگرۆژنامەوانی کە مێزێکی دووری درێژی دانا بوو
لەگەڵ ڕاوێژکاری ئەڵمانیای هەبوو نا ئەوانە یەک لێ کاردانەوەن بۆ ئەوەی کە لەگەڵ سەرۆکی فەڕەنسا دانیشتن ئەوە دیار بوو دوای باس کرا کە چی هۆکارێکی لە پشت بووە بۆنە بەڵام بە هەمان شێوە رووسیا ئەوێت بە جیهانی تازا و بە تایبەت بە ئەوروپا بڵێت ئێستا رووسیاکەی ساڵی نەوەتەکان نییە رووسیا ئامادە نییە چاودا بخات لەو گۆڕانکاریانەی کە لەسەر سنوورەکانە ئەگوزارێن و رووسیا پرۆژەی خۆی هەیە ئەبێ گوێ لە پرۆژەکانی بگیرێت و ئەگەر پرۆژەکانی رووسیا جێبەجێ نەکرێت ئەتوانێت دەسوەردان بکات ئەوە کردی لە جۆرجیایە ئەوە ئێستا تەماشاکەین لە ئۆکرانیایە بیلاڕووسیا بە هەمان شێوە کازاخستان زۆر نییە تێپەڕیوە رووسیا پرۆژەی خۆی هەیە ئەگەر بێت و لە وەک جەنابی کاک دکتۆریش باسی کرد بە یەک تاک جەمسەری و بڕیاردان بەبێ رووسیا و بێگەڕانەوە بۆ رووسیا پاشاتی خراپی بەسەرا دێت و رووسیا توانای هەیە لەو ناوچانەی کە نزیکن لێوە هاوسنوورن لەگەڵ و هاوپەیمانی استراتیژین پشگیری خۆی بکات بە هەمان شێوە پرۆژەکانی خۆی جێبەجێ بکات چونکە لە ڕووی جیۆپۆلیتیکۆ رووسیا هێزی یەکەمی ناوچەکەیە وەک ئەوە نییە لەسەر سنوورەکانی ئۆکرانیا بێ و خاڵی هاوبەش لەگەڵ ئەم وڵاتانەی دراوسەی رووسایە خاڵی زۆر هاوبەشیانەیە ڕاستە ناکۆکیان هەیە بەڵام هاوبەش زۆرن و ئەم چی پرسی جۆرجیا وەک ئەرزم کردن بلاڕووسیا ئەوە ئێستا ئۆکرانیاشی هاتە سەر و تەنانەت کازاخستان ئێستا وردەوردە بۆ شەن شوێنێکی تری شەڕات دەری خست کە رووسیا پرۆژەی تۆکمەی هەیە و پرۆژەکانی رووسیا سەرکەوتوو ئەبن ئەگەر بێت و پرسی پێ نەکرێت ئەگەر بێت و بەرژەوەندەکانی لە بەرچاو نەگیرێت. بەڵێ سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان دکتۆر سوارە شاکەری شارەزای کاروباری رووسیا سوپاس دەکەم هەروە دکتۆر جەبار قادر لێکۆڵەری سیاسی سوپاسی بەڕێشتانی دەکەین سوپاسان دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.